ئەگەر ئافرەت دابنین بە خان یان بە خانم یەکەی پێکهاتنی کۆمەڵگا کە ئەم ئیدارەیەکا و سەرپەرشتیەکە لێرەوە لە ماڵی خۆیەوە دەست پێ ئەکا. ئەگەر ئەم یەکەیە تۆکمەنە بێ لەو سەرەوە مستەمەعێکی فشەڵ و هیچ لە بارانە بوومان بۆ دروستە بێ. بۆیە ئەبێ خانەی ماڵەکانمان لەگەی خانی خانمەکانمانە زۆر تۆکمەکەین بۆ ئەوەی کە ئەو کۆمەلگایی لەسەر ئەمە دروستە بێ کۆمەلگایەکی میسالی و نموزەجی بێ، شانازی پێوە بکەین. هەڵوەشانەوە لە بەد یەکترازانی ئەم خانانە، ئەم کۆمەلگایانە، ئەم ماڵانە، ئەم خێزانانە، یعنی لە بەریەک هەڵوەشانی کۆمەلگا. ئەوروپا بۆیە جەمسەرەکانی یەک ناگرێتەوە هەتا ئێستاکێنش باجی ئەوە ئەدەن چونکە لە ماڵەوە خانە و خێزانیان فوتاوە، گەورەترین معاناتیان هەیە. ئەو ئولفەی تۆ هەستی پێەکەی، ئەو خۆشەی تۆ هەستی پێەکەی، ئەوە چیتەوە ئێوارە براو باوکو و کەس و کار لە مناسەبەکانە عەشرەتێک و بنەماڵەکەی خۆتە بینی، سەلام و کەلام و سۆشیاڵێکتان هەیە لە بین یەکا کۆتان نەکاتەوە، سەدان و هاتوچۆ بەدەم یەکەوە بوونتان هەیە، ئەوە لەوێ هەر نابینیت. ئەوە خۆشبەختەکە لەگەڵ دایکێکیان لەگەڵ باوکێکی جیابووە ماوەتەوە، چکە زۆربەی عایلەکانیش لەوێ لێکترازاون. قەت خۆزگیان پێمەخوازن ئەوی لە نزیکەوە ژیانیان نەبینێ نازانێت ئەم کۆمەلگایە چەند فشەڵە، چەند لە ڕووی پێشکەوتن و تەقەدم و ئەوە ئەیان بینیت، بەڵام بەداخەوە لە ناخەوە هەر هەمووی لە بەدێک هەڵوەشاوە. ئەگەر چوار کەس پێکەوە بن لە ژوورێکە ئەڵێنێەوە هۆمۆسێکسوالن و هەمووتان پێکەون هاوڕەگەز بازن، چیەکەنەوە قەڵە باڵغیە لە مێشکی ئەوە جێی نابێتەوە. ئەم خانانی خۆمان کە ئێمە تەنها ئەمەمان بەدەسەوە ماوە، ئاخر معقلێک ئاخر سەنگەرێک کە ئێمە وەکو کورد وەکو موسڵمان دیفاعی تیاکەین خانەکانمانە، ناو ماڵ و خێزانەکانمانە. ئەگەر ئەمەمان لەدەست چوو سەنگەری ترمان نامێنێ، چونکە سەنگەرەکانی تری پێشوامی دۆڕین بەداخەوە. پاشەکشەمان کردوێ سەکەنە بەزەم خانەیە ماوە. ئەگەر ئەمە لە بەریەک هەڵوەشە ئەزان چۆن پەرتەبین. ئەوروپا خان و شۆقەی هەیە، بیدا بە کچێک کاگاتە تەمەنی 18 ساڵ، بیدا بە کوڕێکە گەورە ئەبێ، بیدا بە کەپڵێک، بیدا بە ژن و مێردێ، بیدا بە مناڵێک کە باوکو دایکی جابوونێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە خانوەکانمان بەشی خۆمان ناکە کە چەند نەفەرێکی تایە ئەنجا وەرە جیاش بینەوە لە بەرێک هەڵوەشی. بۆ یاچیەکمان کردووە دەست بەم خانانەوە بگرین، چکە ئەم خانانە خۆشەویستەکەم قورسترین و سەختترین شتە کە چارەسەر بکرێ